دیارە ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق خۆ دەبێتەوە بۆ هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ بۆ ئەنجومەنەکەی و هاوکات ئەم بابەتە گرنگترین بابەتە کامڕۆ ئەنجومەنی نوێنەران پاشەوەی کە چەند جارێکی دیکە لەسەر ئەم بابەتە کۆبوونەتەوە بەڵام نەگەیشتنە ڕێکەوتن بەڵام ئەمڕۆ هەوڵ دەدرێت کە تێبپارێندێ و سەرۆکێکی نوێ بۆ ئەنجومەنەکە دەستنیشان بگرێت دیارە وەرگرتنی ئەو پۆستەش دوو کاندید هەن لە ئێستادا کاوانیش مححمود مەشەدانی و سالم ئیساوین هەرچەندە لەگەڵەوەی کە لایەنە سیاسیەکان تا ئێستا لەسەر پشتیوانیکردنی ئەو دوو کاندیدە ناکۆکیان هەیە بەڵام هەوڵ دەدرێت کە ئەمڕۆ ئەو بابەتە تێبپارێنرێت و بەشێک لە ئەندام پەرلەمانەکانیش لە یادداشتێکدا پشتیوانی خۆیان بۆ مەشەدانی دەربڕیەوە لەگەڵ ئەوەی کە ئەم دوو کاندیدا تا ئێستا با بڵێن کوردەکان لە هیچیانەوە نزیک نین بەڵام لەگەڵ ئەوەشدا هەوڵ دەدرێت کە بە شێوەیەکی گشتی لە دانیشتەکەی ئەمڕۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا ئەم بابەتە تێبپەڕێندی و سەرۆکێکی نوێ بۆ ئەنجومەنی نوێنەران دەستنیشان بکرێت تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز ئارام عەبدوڵڵا کە بەڕێزیان چاودێری سیاسین ڕاستەوخۆ لە هەورێرەوە لامان میوانن کاک ئارام سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سەرتای پرسیارەکە دەست پێ دەکەین هەڵبەتەوە ئاگادارین کە چەند جارێکی دیکە نزیکەی 4 جاری دیکە هەوڵ درراوە کە کاندیدێک بۆ سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵبژێردرێ بەڵام ئەم بابەتە تێنەپەڕێنراوە بە بڕای بەڕێستان کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە دەستنیشانکردنی سەرۆک ئاسان بێت و تەواوی لایەنەکان و ئەندامانی نوێنەرانی عێراق لەسەر ئەم بابەتە کۆک ببن و تێبپەڕێنن. سڵاو خات و میهرەبان سڵاو لە جەنابەت سڵاو لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی کورسات نیوس دیارە خۆتان دەزانن سەبارەت بە لادانی بەڕێز محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی پێشوو بەر لە زیاتر لە 6 مانگ تا ئێستا بەڵێ وەکو جەنابەت باس کرد زۆر هەوڵدراوە تا ئێستا نەگەیشتونە ئەنجامێک لە ڕابردوودا هەوڵێکی تر هەبوو لە نێوان ئەو کاتە بەڕێزان شەعلان کەریم و سالم العیساوی و ئێستا وەکو جەنابەت باس کرد لە نێوان بەڕێزان مححمود مەشەدانی و سالم العیساوی ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکرێتن هەرچەندە دیارە لە ڕابردوودا من پێم وایە دیاریکردنی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئاسان نییە ئەگەر لە دەرەوەی ئەنجومەنەکە لە دەرەوەی پەرلەمانی عێراقدا ئەگەر ڕێکەوتنی سیاسی لەسەر نەکرێتن هەرچەندە بە حقیقەت ئەو پۆستە ئستحقاقی سونەکانە خۆتان دەزانن لە دوای 2003 لە دوای نەمانی دیکتاتۆریەت و عێراقی نوێدا ئەمە بووە بە عرفێک ینی سەرۆک کۆمار بۆ کووردە سەرۆک وەزیران بۆ شیعەیە و سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش بۆ سونە بووە خۆ باشتر وایە خۆ کەس تەدەخل نەکا ینی ئەوان ئەگەرچی خۆیان سونە لە نێو خۆشیان گرفتیانەیە ئەجینا هەر پێویست بە دوو کاندیدیش لەوانەیە نەکاتن کاندیدێک لەسەری ڕێکەون و بێن لە ئەنجومەنی نوێنەران تەنها دەنگ وەرگێتن بەڵام لەبەرەوەی ماڵی سونەش ئێستا خۆیان هەر دابەش بوونیان تێدایە بۆی ئەم گرفتەوە وا تاخیر دەبێتن باشە لەگەڵ ئەوەی کە ئێستاش بەشێک لە کاندیدەکان یا خوتاوی لایەنە سیاسیەکان کۆک نین لەسەر هەڵبژاردننی ئەم دوو کاندیدا بەڵام لەگەڵ ئەوەی کە کۆگنین هێشتا کۆدەنگیەک نییە دەکرێت ئەم بابەتە تێپەڕێندێ بۆ هۆکاری کە سوونەکان سوورن لەسەر ئەوەی ئەمڕۆ لە دانیشتەکەدا ئەم بابەتێک لای بێتەوە من تەسەوڕ دەکەم ینی بە دووری نازانم ڕێکەوتن هەبێ ینی ئەم جارە ینی من هەز دەکەم ینی ماڵی شیعە زیاتر چوارچێوەی هەمە بەڵێ فەرموو من وا هەز دەکرێ ینی چوارچێوەی هەماهەنگی شیعەش زیاتر پشتگیری لە مححمود مەشەدانی بکەن ینی بە دووری نازانم ئەوە لە دەرەوە ڕێکەوتنێکی لەسەر کرابێ ینی ئەوە معلومات نا بەڵام تەسەوڕ دەکەم ینی ڕێکەوتنی لەسەر کرابێ اون زیاتریش وای دەبینم ینی مححمود مەشەدانی شانسی زیاتر هەبێتن بۆی ئەگەر ڕێکەوتن کرابێ لە دەرەوەی پەرلەمان پێم وایە ئەمڕۆ ئاسانە ینی یەک لەو دوو کاندیدا دەنجی بۆ بدرێتن باشە هەڵبەتە لە چەند ڕۆژی ڕابردوش تا چوارچێوەی هەمانگی جارێکی دیکە کۆبوونەوەیەکیان لەناو
خۆیانە ئەنجامدا و کۆبوونەوەکەش پەیوەست بوو بە هەڵبژارنی ئەنجومەنی نوێی نوێنەرانی عێراقەوە و جەختیان لەسەرەوە کردەوە کە پشتگیری دەکەین و لە تەواوی لایەنەکان ئەندامانی ئەنجومەن داوا دەکەین لە کۆبوونەوەکەدا ئامادە بن و هەوڵ بدەن ئەم بابەتە تێبپەڕێنرێت. ئەم کۆبوونەوە یاخود ئەم خوێنەوە ئەم پەیامانەی لایەنەکانی دیکە چۆن دەبینن؟ دابش بوون هەیە بمانەوێ نەمانەوێ مەسەر ئێستا ینی لایەنەکان دابش بوونیان تێدا هەیە ینی فلان لایەن مەسەن پشتگیری زیاتر لەو کاندیدە دەکا ئەمەی تر پشتگیری لەو کاندیدە دەکا ئەمە هەیە ینی دابش بوون هەیە لە هەم لە سونەکان خوان هەم لە نێوان شوێعە ینی تەنها ئەوەی من لە چەند ڕۆژە ڕابردوو بینیم ئەمەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 21 کورسێ زیاتر بەرژەوەندی میلەتەکەی خۆی لە بەرچاو دەکرێت ئەمە زیاتر دەنگ بەو کاندیدە دەین کە کانەما ئەویش بەرژەوەندی گەلی کورد لە بەرچاو بگریانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا یعنی چێ لە هاوکار بێ بۆ کاروباری ئێمەش ئەمە کانەما دەنگ بەو دەدەین. باشە لە ئێستادا ئەم دوو کاندیدەی کە دەستنیشان کراون بۆ وەرگرتنی ئەو پۆستە هیچ نزیکایەتیە یاخود لایەنە کوردیەکان نزیکایەتیان لەم دوو کاندیدەوە نییە. خوێنەوەی بەڕێستان بۆم بابەتە چۆن دەبێت؟ ئایا نزیک نەبوونی لایەنە سیاسیەکان لەم دوو کاندیدەوە هیچ کێشە و گیر و گرفتێک دروست دەکات ئەگەر بێت یەکێک لەم کاندیدانە پۆستەکەی بەدەستبێنێت ئەمە کاریگەری لەسەر مافەکانی کورد دروست ناکات لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاتێکە بابەتێکی پێیوەست بە کوردەوە گفتوگۆی لەسەر دەکرێت؟ من وەکو باسم کردیانی ئەمە ئەستحقاقی سونەکانە ینی ئەستحقاقی سونەکانە بۆیە من پێم وایە هیچ کێشە نییە ینی ئەوان سونەکان کە خۆیان کۆک بن لەسەر کاندیدێک ینی باوەڕ ناکەم کێشە هەبێ بۆ نەبوو ماڵیشی ئاشوونە بۆ کوردیش بەڕاستی بەڵام لە عێراقدا لەبەرەوەی بۆ خودت دەزانی دەسەڵات لە عێراقدا زیاتر لە شیعە ماڵی شیعە موسەیتەرە ئەوان دایمان حەز دەکەن لە کاندیدەکانی کە بەر پێکاتەی سونە و باڵێن کوردیش دەکەوێتن ئەوان کەسێک بێ ینی بەدڵی ئەوان بێتن ینی ئەمە هۆکارێکە ینی خۆزگە ئەوەشی تیان نەبایە چکە وەکو باسم کرد ینی ئەم سێ پۆستی سەرۆکایەتیە بووە بە عورفێک ینی وازە هەدیاری کراوە مەفروزە پۆستی کورد لە نێو کووردا یەکلا ببێتەوە پۆستی سەرۆکوەزیران پۆستی سەرۆک کۆمار لەلایەن کوردەوە پۆستی سەرۆکوەزیران لەلایەن ماڵی شیعەوە بە هەمان شێوە پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانیش لەلایەن سونەکانەوە بەڵام بمانەوێنەوە ئەوە لە عێراقدا ئەم دەستێوەردانانەش هەیە ینی یان ئەو حەزوویستانە شەیە لایەنێک بکە کە ئەو پۆستەی کە حەسەی ئەویش نییە بەڵام بەدڵی ئەو بێتن من بۆیە تەسەوەڕ دەکەم ئەمڕۆ ئەنجامێکی ببێ ینی پێشببینی وایە بەوەی کە ئەمڕۆ یەکلا ببێتەوە تەسەوەڕ دەکەم لە دەرەوە تا ڕادەیەک ڕێکەوتن کرابێ لەسەرەوە بابەتە. باشە بۆ پێی کە 47 پەرلەمانتار لە یادداشتێکدا پشتیوانی خۆیان بۆ مەشهدانی دەربڕیوە ئەمە پرۆستەکە قورستر ناکات یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئەو کێبڕکەی کە لە نێوان مەحموود مەشهدانی و سالم ئیساویدا هەن قورستری ناکات بۆ بڕیاردان؟ خۆی یەک لەلایەنە سلبیەکانە من پێم وایە کە پێشتر ینی با بڵێن هەر کوتلەیەک یان ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی هەر کوتلەیەک پێشەچی با بڵێن پاڵپشتی بۆ کاندیدێک دەرببڕن ئێن وەکو باسم کردەوە مەفرۆزە لە نێوان لایەنە سونەکان کاندیدەکە دیاری بکرێت و بێتە پەرلەمانەوە ئەنجا کاندیدێکە یا دوو کاندیدا ینی پێشەچی پشتیوانی دەربڕین من پێم وایە لایەنێکی سلبیە ئیزابی نییە ئەمە مەفرۆزە لە ناو پەرلەمانەوە و دەنجی لەسەر بدرێتن ینی بۆیە منەوە لایەنێکی سلبی دەزانم باش نییە. کەواتە بە بڕوای بەڕێستان ئەمە کاریگەری لەسەر دانیشتنەکەی ئەمڕۆ بەجێ دەهێڵێت؟ ینی لایەن شتێکی باش نییە من پێم وایە ینی ئەم جۆرە تەسەڕوفاتە باش نییە بەڵام لەگەر ئەوەشدا مانای ئەوە نیە ینی ئەمڕۆ یەکلا نەبێتەوە ینی و هەموو ئەگەرێکە ینی ئەمە لە عێراقە ینی وەکو باسم کرد دەنابیشت باست کردەوە چەندەمین جارە هەوڵ دەدرێ
ئەم سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانە دیاری بکرێ نەکراوە بەڵام مانایەوەنێ خۆ هەر دەبێت دیاریش بکرێیانی بۆیە تەسەوڕ دەکەم ینی ئەمڕۆ بە دووری نازانم یەکلایی بێتەوە وە لە ساڵحی مەحمود مەشەدانیش. باشە هەڵبەتە کاگەرم وەکو ئاگاداری کە لە دانیشتەکانی پێشووتردا بۆ دیاریکردنی کاندیدێک بۆ سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆمەڵێک کێشە و گیر و گرفت یاخودە و کاندیدانی کە دەستنیشان کرابوون کاریگەریان لەسەر دواخستنی پرۆسەکە هەبوو بە کشانەوەی بەشێک لەو کاندیدانە و لە ئێستادا دەستنیشانکردنی تەنها دوو کاندید یاخودمانەوەی تەنها دوو کاندید پرۆسەکە ئاسانتر دەکات. وڵا ئاسانترە خۆی ینی پرۆسە لە نێوان دوو کاندید ئاسانترە لەوەی چەند کاندیدێک ینی لەبەرەوەی گەر لە خولی یەکەمی دەنگدانیشدا وەکو پێویست دەنگ نهێنن لە خولی دووەمدا ئاسانتر دەبێتن ینی بۆیە بڵێ تا کاندید کەمتر بێ پرۆسەکە ئاسانتر دەبێت. باشە یەکلابوونەوەی کاندیدێک بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەمە چ کاریگەریەکی لەسەر کورد دەبێت بە دیاریکراوی ئەگەر باسی کورد بکەین دەستنیشانکردنی کان یاخود هەڵبژاردننی کام کاندید لە کاندیدەکان کاریگەری دەبێت لەسەری یەکڕیزی بۆ پێی کە هەر یەک لە کاندیدەکان بەڵێنیان جێبەجێ بەڵێنیان داوە و بەڵێن دەدەن کە پەیوەست بن بە جێبەجێکردنی ئەو بەڵێنەی کە داویانە و بە شێوەیەکی گشتی باسدا پاراستنی خاکی عێراق و لە ناویشاندا ئەو دەنگانی کە بەدەستیان هێناوە پارێزگاری لێ بکەن چونکە ئەمە دەنگی میلەتە و گەلی کوردیش لەم نێوەندەدا بێبەش نابێت لەو بڕیارانی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەدرێت بە بڕوای ئێوە ئەمە چ کاریگەریەکی بۆ کورد دەبێت. من وەکو باسم کردەوە پۆستە ئێستحقاقی سونەیە ینی حەق نییە هەر یەک لەو سێ سەرۆکایەتیە شتی تایبەت بە پێکاتەوە با بڵێن نەتەوەکەی خۆی هەبێ ینی دەبێ ئەم بە یەکەوە کار بکەین ینی هەر سێ سەرۆکایەتەکە سەرۆکایەتی کۆمار سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران سەرۆکایەتی وەزیران ئەمانە دەبێ بەڕاستی تەنسیقی باش هەبێتن ینی هەمیان لە پێناو لە خزمەت عێراقدا کار بکەن لە عێراقێکی خۆیان هەموو تەکید لەوە دەکەنەوە کە عێراقێکی یەکگرتو و مافەکانی سەرجەم نەتەوە پێکاتەکاندا زامن بکاتن یعنی من پێم وانییە بە نسبەت کورد کێشە هەبێ لەوەیدا کە کام کاندید دەردەچێ ینی باش دوای سەرۆکی پەرلەمان بەتەنیا ناتوانێت ببێ بە کێشەیەک لەسەر زەوتکردنی مافی مەسەرەن نەتەوەیەک چونکە ئەمە خۆ دوزار هەر بڕیارێک و هەر یاسایەکە کە دەربچێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە دەنجی زۆری نەدەردەچێت کەس دەنجی زۆری نەش بێ پێش دەنگدانیشدای من واردە تا ئێستاکە کە ڕێکەوتنی سیاسی لەسەر بکرد ینی شتێک هەبێ کە پەیوەندی بە کوردەوە هەبێ ئەگەر ڕێکەوتنی سیاسی لەسەر نەکرێ خۆ ئەمە کورد 6 بۆ 63 کورسی هەیە بۆ لە هیچ بڕیارێکی ناو ئەنجومەنی نوێنەراندا ناتوانێت دەنگ بێنێ بەڵام دایمە ڕێکەوتنی لەسەر دەکرێتن یان ئەوەتە سونە پاڵپشتیت دەکەن یاوەتە شیعەکان پاڵپشتیت دەکەن یا بەشێک لەوان و بەشێک لەوان ینی دای من شتەکان وا ڕۆیشتوە تا ئێستا. باشە کاگارام لە ئەگەری هەڵنەبژاردننی هیچ کام لە کاندیدەکان کاریگەری لەسەر کۆبوونەوەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاخود بەردەوامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەو بابەتانی کە کۆدەنگی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی پێویستە دروست دەبێت؟ لە ئەگەر یەکلانەبوونەوەی ئەم پۆستە بەڕاستی هەر لە ڕووی ینی دیموکراسی شۆ ینی عیبەیەکە بۆ عێراق ینی لە ماوەی 6 مانگدا ینی پەرلەمانەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەبێ سەرۆک بمینێتەوە نەتوانن ینی سەرۆکێک بۆ ئەو ئەنجومەنەدا ینی هەڵبژێرن ینی ئەمە هەر لە ڕووی دیموکراسیشەوە ینی نیشانەی پرسیاری دەکەوێتە سەر ینی عیبەیەکە بەڕاستی بۆیە بێگومان لایەنە سلبێکە لەوەیە ینی زیاتر و ئێستا تا ڕادەیەک بمانەوێ نەمانەوێ لایەنە سیاسیەکان ئەنجومەنی نوێنەرانی عێراق تا ڕادەیەک سەرقاڵن بە نەبوونی سەرۆکێک لەو ئەنجومەنە ینی بۆیە کاتێک کە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران هەڵدەبژێردرێ ئەوان ئیتر سەرقاڵی ئەم کێشەیە نابن ینی دەکرێت ئەگەر کێشەیەکی تر هەبێ ئەگەر بابەتێکی تر هەبێ شەردی هەر کێشە بۆ کارێکی تر بێنە سەر ئەو بابەتە ینی تو ئەگەر
ئەگەر کێشەیە ئەگەر دوو کێشەتە بوو کێشەیەکرد لە کۆڵبەوە ئەویتر ئاسانتر دەبێت ئەگەر نا تۆ دەبینی ئیشت لە پێشە ینی چەند ئەرچێکرد لە پێشە بەڵام یەک لەوانە بووە بە کێشە ئەگەر کێشەکە چارەسەر کرد بچینە ئاسانتر بە پروژەیە سەرکارەکانی تر بۆی ئەنجامی بدەیت بۆ ئێستا لە ئەنجومەی نوێنەرانی عێراق کێشەیەکەیە کە تا ئێستا نەیانتوانیوە سەرۆکی ئەو ئەنجومەنە یەکلا بکەنەوە ئەگەر ئەو سەرۆکە یەکلا بێتەوە من پێم وایە ینی کێشەیەکە لە کۆڵ ئەنجومەی نوێنەران دەبێتەوە لە کۆڵ لایەنە سیاسیەکان دەبێتەوە دەکرێت بێن لەسەر بابەتێکی تری حەیەوی کە لە خزمەت بە گەلانی عێراق دەکا بێن بپژێنە سەر ئەوە ینی بۆ خۆ دەزانێت ئەنجومەی نوێنەرانی عێراق دەستگایەکە ینی دەستگای یاسادانانە ینی شوێنێکە لەوێ یاساکان دەردەچن لەوێەوە چاودێری ئەم حکوومەتە دەکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ ئارام عەبدوڵڵا چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لەسەر ئەم پرسا لە هەولێرەوە میوانی بەیانی کورسات نوێز بووی. سپاس بە بەڕێستان دەستخۆش.